لۆنێتە خاتوونی مێگەرسۆن هات لە بەڕیتانەوە هاتم بۆ ماڵی عادیلە خان. پێم دەڵێن سازری بەڕتانی. لێرە چیەکەی میوانداریەکان چیەکەن؟ میوانداری. جلوبەرگەکان لەکوێن؟ کێ جلوبەرگەکانتی بۆ حاضر کردی؟ دایکم. ئێمە لێرە لە ڕۆژی هەڵەبجە من ناوم ڕاستی سەلامە 12 ساڵم ئێمە ڕۆژی هەڵەبجە ئیمڕۆ ئێمە یادبووینی یادی ئەمەوە یادی حوجرەکانی هەڵەبجەوە ئێمە لێرە حوجرێکماندانە و لێرە قورانە خوێنین بۆ هەموو ئەوانەی کە ئامادە بوون سڵاو و ڕێزمانێک. من شلیک بەهجەتم پۆلی شەشەمم 11 ساڵم دەوری عادیلە خانم دەبینم. عادیلە خانم کچی عەبدولقادر بەکی ساحب قڕانە و من پێش زۆر حەزم لە هەڵەبجەیە چونکە خەڵکەکەی ئاوادانی کردوێتەوە بۆ بە شارێکی ئاشتی هەرچەنە شارەکە بچووکە بەڵام خەڵک وای لێ کردووە کە زۆر گەورە بێت و بەناوبانگ بێت. عادیلە خانم کچی دایکی هینە دوو شاعیری گەورەی مەزنی کووردە ئەحمەد موختارجاف و تایاربەگی جاف هەروەها لەگەڵ یەکەم قایم قامی هەڵەبجە بوو نازناوی شاژنی بێتاجی شارەزووری لێنراوە.